دەستپێکەکەین باس لەواکەین کە 12 ساڵ بەسەر کۆچی دوایی شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەسا تێپەڕێەوە. ئەو شاعیرەی کە لە گەڕەکی گۆیژەی شاری سلێمانی لەدایک بووە و کوڕی شاعری گەورەی کورد ناوداری کورد فایق بێکەسە. شاعیر شێرکۆ بێکەس توانیوێتی لە ژیانی خۆیدا زیاتر لە 44 بەرهەمی شعری بڵاو بکاتەوە. یەکێک لە شعرەکانی هەیە کە زۆر جوانە، زۆر سەرنجی ڕاکێشە. هەموو شعرەکانی بێگومان تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام ئەم شارێک کە جێم لێگرت و خوێنمەوە هەستێکی زۆر جوانی پێبەخشیم. حەزەکەم لە ئێرەوە ئەو شعرەتان پێشکەش بکەم و بینەرانیش گوێبیستی بن. هەموو جارێ من کە بیری دایکم ئەەکەم لە جیاتی ئەو هەر لەم هەردا، ئەچم بۆ لای پیرەدارێ هەتا تێر بوون، بۆنی لە قوپۆپی قژی و گەڵای ئەگریجێ بکەم و لە جیاتی ئەو خۆم لە لاملی هەڵسوم و لە دەستەوە تانا و قەدی و قاچەکانی هەزار کەڕەت ماچیان بکەم. هەموو جارێ من کە بیری دایکم ئەەکەم بەیانیانی ڕۆژی هێنی ملی ڕێگەی سەیوان ئەگرم، لە دامێنە لەسەر قەراغی گۆڕێکی دا ئەنیشم هەتا ژنان دێنە خوارێ، هەتایەکێکیان ئەبینم کە لەو بچێت، ئەو سائیتر تۆزێ دڵم دا ئەسەکنێ و سوکنایی دێ. کە پاییز دێ من ئەوەندەی تر بیری دایکم ناکەم، چونکە هەرچیەک ئەبینم چی بەلاماتێ ئەپەڕێت، لەگەڵای زەردی هیلاک و لە باڵندەی بێتاقەتی ئێواران و لە تەنیایی تاقەداری سەرگردۆڵکە و لە کزەبای هەناسەکانی بنار و پەیدابوونی پەپولەی پاییزەی سپی، هەموو هەر لەو ئەکەن، هەر لەو ئەچن. کە پاییز دێ من ئەوەندە ئیتر بیری دایکم ناکەم. کە دانەویم خۆڵم هەڵگرت کوردستان. 12 ساڵ بەسەر کۆچی دوایی شاعری گەوری کورد شێرکۆ بێکەسدا تێپەڕێت. شێرکۆ بێکەس کوڕی شاعری ناوداری کورد فایق بێکەسە و لە ڕۆژی 2 مانگی ئایاری ساڵی 1940 لە گەڕەکی گۆیژی شاری سلێمانی لەدایک بووە. شێرکۆ بێکەس بە یەکێک لە شاعیرە نوێخواز و هاوچەرخی نەتەوەی کورد دادەنرێت و خاوەنی چەندین نامیلکە و دیوانی شعریە و زۆرێک لە شارەکانی بۆ چەندین زمانی زیندوی جیهانی وەرگێڕدراون. لە ساڵی 1970 لە سوید خەڵاتی تۆخۆلسکی وەردەگرێت کە خەڵاتەکەی لەلایەن سەرۆک وەزیرانی ئەو کاتەی سوێت ئیگڤار کالەرسۆنەوە پێشکەش دەکرێت. دواتر لە ساڵی 1992 دەبێتە وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان، ئەمەش لە یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. لە ساڵی 1998 بە یارمەتی کۆمەڵێک کەس و هاوڕێکانی دەستگای چاپ و پەخشی سەردەمی دامەزراند. لە ساڵی 2009 تەواوی بەرهەمەکانی لە 8,000 پەڕە لە چاپ دەدا. شێرکۆ یەکەمین شعری خۆی لە تەمەنی 17 ساڵیدا بڵاو کردوێتەوە و لە ساڵی 1968 یەکەمین پەرتووکی شعری خۆی بە ناوی تریفەی هەڵبەست لە بەغداد لە چاپ دەدات. لە ساڵی 1970 لەگەڵ کۆمەڵێک لە شاعیرانی بەناوبانگی ئەو سەردەما بانگەوازێکیان بۆ گۆڕانکاری لە شعری کوردی و بە تایبەت چوون بەلای شعری نوێی کوردیەوە بڵاو دەکەنەوە. لە ساڵی 1990ەوە هەتا کۆتایی ژیانی ئەندامی ئەنتەلۆجیای خوێندنی پۆلەکانی ئەمریکا و کەنەدا بووە. لە ساڵی 2001 ناوەندی چاپ و ڕاگەیاندنی خاک خەڵاتی پیرەمێردی شاعیر دەبەخشێت بە شێرکۆ بێکەس کە هاوکاتێکێکە لە دامەزرێنەرانی سەردەمی شعری نوێی کوردی و هونەری کوردی بە زمانی شعری نوێ ناساند. بێکەسی مەزن خاوەنی زیاتر لە 44 بەرهەمە شعریە، لە دیارترینیان ئەسپێک لە پەڕەی گوڵاڵە 2012، ئێستا کچێک نیشتیمانمە 2011، گۆڕستانی چراکان 2004. شێرکۆی مەزن لە 4 ئابی ساڵی 2013 لە ستۆکهۆڵمی پایتەختی سوید بەهۆی نەخۆشیەوە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و کۆچی دوایی دەکات. گازی ژەهراویش دەستگیرەکرێت، ئەمە هیچ کەسێ نایبینێ لە خۆم زیاتر بەرەبەیان زوو بەر لەوەی لە جۆ چۆمێ دار هەنار چاوی بگڵۆفێ و کارما مزێ لە خەو هەستێ و هەتاو لە ماڵی بەفرەوە بێتە دەرێ. زوو بەر لەوەی هیچ دەربەنگێ لە ناو تەمێکی تەنکدا باوێش بگدا، تافگەیەک هەر بە ئەنقەست و بۆ گاڵتە
بە مشت ئاو بکە بەسەری بنچیەکە و لە شیرین خەو دایشڵەکێنێ بەرە بەیان زوو بەر لەوەی منارە مێزەر ببەستێ بۆ بانگدان و زوو بەر لەوەی نیزای دایکم ببێ بە کۆترە باریکە و بەرەو لای خودا هەڵفڕێ بەر لەوەی لووتکە دەست بەرێ بۆ ئەوەی پۆپنەی گزنگێ لە نێوان دوو کەلا بگرێ زوو پێش ئەوەی پیرە حاجی لەقلەقێکی کەشی بەسەر لە جۆ زەڵم هەڵ بلەرزێ و باڵەکانی بکاتەوە و